جاری دووەمە کە لە پارێزگای سلێمانیە ئەم نمایشە ئەکرێت و پێشانگای تایبەت بەكتێب ئەکرێتەوانە. ئێمە وەک ژووری بازرگانی و پیشەسازی زۆر خۆشحاڵین بەوەی کەوا گرێبەستێکمان هەیە لەگەڵ کۆمپانیای ئەتڵەسل ئەسیل کە هەڵەسێ بەم کارانە و یەکێ لە کارەکانی ئەو پێشانگایە بۆ ساڵی 2020 مەسلەی کتێبخانەیە و مەسائلی ڕۆشنبیری و سەقافیە. پێشانگا چەند ڕێکاریی گرتوتە بەر یەکەم لەگەڵ یەکێک لە باشترین کۆمپانیەکانی بواری ڕاگررتنی تەندروستیە گرێبەستێکی باشمان کردووە کە هاوڵاتیان دێن لەوێەوە هەموو کەسێک تاقیمەکرێ هەموو کەسێک دەمامکی ئەدرێتێ و لە هەموو ژوورێکە معاقیم خاوێنکەرەوەی دەستدانراوە و بەسەر سەرجەم بەشداربووەکانیشە دابەش کراوە بۆی زۆرترین خۆپارێزی هەبێ. لە ڕووی ئەمنیەوە تەنسیقمان لەگەڵ سەرجەم دەستگا ئەمنیەکان هەیە بۆی نەوەک ناوێکم لە بیرچێ نایڵێم هەموو هێزەکانی ناوخۆ زۆر هەماهەنگن لەگەڵ ئێمەیە بەشداریکی کاران هەیە بۆ پاراستنی لایەنی سەلامەتی بۆ پاراستنی لایەنی هێمنی ناو پێشانگایش گرێبەستمان لەگەڵ یەکێک لە کۆمپانیا باشەکانی بواری سکیورتی و سەلامەتی کردو بۆی کەشی ناو پێشانگا کەشێکی ئارام و هێمن بێ بۆ سەردانی کار و بۆ بەشداربووانیش. هەروەها لە ڕووی ژماری بەشداربووانی وڵاتانەوە بەڕێزان تاوەکو ئێستا ژماری بەشداربووان 15-16 تێپەڕاند و گەیشتۆتە 18 وڵات کەنەدا و ئەمریکا و هۆڵندا و دانیمارکی تایە لە وڵاتانی عەرەبی زۆربەی زۆری تایە بیمافیها میسر و ئوردن و لوبنان و سووریا وڵاتانی دراوسێ ئێران و تورکیای تایە. لەبەرەوە ژماری وڵاتان زۆرن ژماری دارنەشرەکانیش زۆرن. ئێمە ڕووبەری قاعەکە بە سەرجەمی سەرلەبەری کە ئامادەکرا بوو بۆ بەکرێدان هەر هەمووی دراوە بکرێ. ئەمە یەکێکە لە ئاماژە باشەکانی ئەوەی کە پێشانگاکە پێشانگایەکی سەرکەوتوو هەر لە سەرەتاوە و کوردانی هەر چوار پارچە تایە بەشدارن و سەرچاوە زانستیەکان کە لەوێ نمایشەکرێ داتاکانمان لە بەردەستایە بەڵام زۆر چڕ و پڕ و زۆرە بەدەیان 1000 سەرچاوەی زانستی لەوێ نمایشەکرێ بۆ ئەو بەشدار بوو سەردانی کارانی کە دێن بۆ پێشانگا.